هەروەکو ئاگادارن ئەمڕۆ بە چاودێری ڕێزدار مەڵە مستەفا بارزانی نوێمین فستیڤاڵی چالاکی قوتابخانەکانی وەرزشی بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سۆران بەڕێوەبەرایەتی پەروەردەی مێرگە سۆر ئەنجام دەدرێتن. سوپاس بۆ هەموو ئەو بەڕێزانەی کە ئەرچیان کێشەوە مادی بوون. سوپاس بۆ قوتابیانی خۆشەویستی وای سەرکەوتن بۆ قوتابیان دەخوازین کە 29 قوتابخانەی بنەڕەتی و ناوەندی و دواناوەندی لەم فستیڤاڵە وەرزشیە بەشدارن. هیوادارین ئەم فستیڤاڵە ببێتە مای ئەوەی کە هێز و گڕوتینێک بدرێتن بە قوتابیان کە ئەوە چەند ڕۆژێکی تر داخلی تاقیکردنەوەکان دەبین. هیوای سەرکەوتن بۆ هەموو لایەک دەخوازین و بەخێر بێسەر. باوکی بەڕێبەرایەتیە پەروەردە مێرگە سۆرێ بڕیار دا فستیڤاڵە وەرزشی ئەنجام دەین. مەد بڕیارە خۆدا وە پێ باش بوو کە ئەم لە هێزی کارە پەروەردە مێرگە سۆرێ ئیستیفادە بکەم شێوازی پڕێڤەبردنا ئەوێ فستیڤالێ بوومە ئەف ساڵە پیچەکاف زەحمەت بوو چۆن ئەوە نزیکی 12 ساڵە ئەف جۆرە فستیڤالانە هاتی نەکردنێ. ما ئیستیفادە ڕاهێنەرێت خۆ کرد و مامۆستایەت خۆیت وەرزشی و سێ چهار سەرپەرشتیارە کردکەون وەکی مامۆستا عەلی ڕەسوولە مامۆستا ئیسماعیلە مامۆستا ئەزوەرە ما ئەڤەل پەروەردە مێرگە سۆرێ سۆران ڕواندزی چۆمان ئینان بۆ ئەوەی هاروکاریامان بکەن. ڕاستی ئەف جۆرە چالاکیت زۆرت دڵخۆشکەرن بۆ قوتابیە هەرچەندە ماندیبوونەکە زۆرە تێدا بۆ ئەف بەڕێوەبەرێت ئەوێ جۆرە چالاکیانە ئەوێت بۆ پڕێبەدوان بەر پرسێت چالاکی وەرزشی و دیدەوانیە بەلێ ئەوە ئومێدێکێت دەتە تەلەبا بۆ ئەوەی خۆرتر ناو قولت خوندنی درست خوب دین. سپاس دەبوو بەڕێوەبەرایەتی پەروەردەی مێرگە سۆر کە ئەقسا باسازانی ئەو فستیڤاڵە خنجیرانە. هەموو فستیڤاڵێک شوێنی خۆی دەگرتەوە لە ناو بواری پەروەردە و بە تایبەتی ئەو کاتە کە قوتابیانمان زۆر پێویستیان پێبوو. سپاس دەبوو بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سۆران. سپاس دەبوو بەڕێوەبەرایەتی پەروەردەی مێرگە سۆر مامۆستا مەجید کە هیلاکی کێشا. سپاس دەبوو هەموو مامۆستا و حەکەمانەی کە بناوژوانەی کە بەشداریان کرد. سپاس دەبوو هەموو قوتابیانێک کە کاتێکی خۆش. گرنگی ئەو چالاکیە دەبتە سەرەتا مایەی دڵخۆشیە لە بۆ هەموو قوتابیان. لە کۆتایی ساڵیشە دەبتە هۆی ئەوەی کە تەحفیز بکرێن زیاتر پەرە بە خوێندن بدەن چونچین ئەوان ئێستا لە بۆیان بەدیار دەکەوی تەنها خوێندن لە ناو پرۆسەی قوتابخانەکان جێبەجێ ناکرێت. بگرە فستیڤاڵ و چالاکیەکان ئەو جەوەرزشی بیان هونەری بی جێبەجێ دەکرێت. ئەوە دەبتە مایەی دڵخۆشی و مایەی پەرەپێدانی بواری پەروەردە بە تایبەتی لەو سنوورە. ئاسواجی قوتابیەک لە قوتابخانە دوانەوەندی ئاهۆرێک و من شاید دولاريادا پلایەکی دەست دەبینم ئەوش هاوێدنا ساوی و قورساییە هێویدارم ئەف پێشبڕکێ بەردەوام بن انشاءالله دێ پلێت ماستەرش ئینن. ڕاستی ئەف جۆرە فستیڤاڵە زۆر پێویستت پێنەکردنێ بوو تەواوی قوتابیە جێوگۆڕینێکە تایبەتی بەرەو کۆتاییە وەرزی ساڵەیە پێش ئیمتیحانایە جێوگۆڕینێکە باش دی بۆ قوتابیە چێبیت و دەست خوندنا خۆکەنەبە. دووبارە هێویدارین سەر فستیڤالانە بەردەوام بن و پەرە پێ بێتە دانێ. از ئەحمەد نەجمەدین سەبری قوتابخانە قوتابی دۆناندی بە ڕۆژی کۆڕۆن ئەس لە دوگەم و بیمە یەکەم خاڵدان و بەرز و بەربەستێ ئەس دەستخۆشیە لە پەروەردە مێرگە سۆرێکیان دەستخۆشی. دوعین سال ده زانستی قوتابی ما قوتابخانە دوانەوەندی وڵات ژێری کردجان من هەڵدانا ڕەمە بەشداری کردیا و شیام پلا دویە دەستخۆ بینم. ئینشاءالله ئەفکار و چالاکێت هوندێ بەردەوام بن.